وانەیەکی تر دەست پێ دەکەین تێکستەکەمان خوێندەوە ئێستا زانین لە ڕێگەی ئەم تێکستەوە چی بە ئێمە دەوترێت. تامان کاتێک تێکستەکە دەخوێنینەوە هەر گفتوگۆیەکی ئاسایی دەبینین، بەڵام کاتێک کە بە شێوەیەکی گشتی ینی بیرکردنەوەمان لای ئەوەیە بزانین چی لەناو ئەم گفتوگۆیە ڕۆشن دەبێتەوە، بێگومانە و گفتوگۆیە ئیتر لە گفتوگۆیەکی ئاسایی تێدەپەڕێت کە گفتوگۆیەکە دوو کە سەراوە بۆ خۆشی لەبارەی شتێکەوە دەکەن. پێشتر ئەوە ڕۆشن بوویەوە کە دوایەوەی کە سوکرات پرسیاری لە گۆرگاس کرد تۆ چیت، ئەو وتی وتاربێژم، لەگەڵەوە شتێکی تریشی وتی من خەڵکیش فێری وتاربێژی دەکەم. کەواتە گۆرگاس یەک گیشی نییە، گۆرگاس تەنها ئیشەکەی ئەوە نییە کە وتار بدا، ئیشەکەشی ئەوەیە کە دەزانێت چۆن خەڵکی فێری هونەری وتاربێژی بکە، یعنی دەتوانێت ڕایان بهێنێ لەسەر وتاردان، یعنی دوو ئیشە. هەر لە ئاینی گشتیشە ئەوەی کە ئێستاشەیە وتاربێژەکان کەسانێکن مەرج نییە هەموو وتاربێژێک بتوانێت وتاربێژی تر پێ بگەێنی ڕای بێنێ لەسەر وتاربێژی، یعنی توانایی ئەوەی هەبێت کە ببێتە مامۆستای فێرکردنی وتاربێژی. هەر وەکو چۆن فەرەزەن هەیە دەتوانێت گۆرانی بڵێ بەڵام ناتوانێت ببێتە مامۆستای سازکردنی دەنگی کەسێک بۆ گۆرانی کرد. وکامانە دوو ئیشی جیاوازە. واز گۆرگاس دەڵێ من هەردووکیان دەکەم، هەم وتاربێژیشم و هەم مامۆستای وتنەوەی ڕاهێنانی وتاربێژین، لەبەرەوە من لە هەر شوێنێک بێت دەتوانم ئەو کەسانە کە هەن دێنە لام وایان لێ بکەم بتوانن وتار بدەن و خەڵکی قەنەعات پێبێنن بەو شتانەی کە دایانەوێ قەنەعاتیان پێبێنن. یعنی ئەو هێزیان تیا دروست دەکەم کە هێزی قەنەعات پێهێنان بڕوا پێکردنی کەسەکانی ترە بە شتانێک کە ئێمە دەمانەوێ ئەوان بڕوا بەو شتانە بکەن. تەبەن لێرە دیارە بە ڕەتفعلی گۆرگاسە دیارە کە وتاربێژی لەوانەیە ینی سومعەتێکی ئەوە لەناو گریکا بینی نەبووە، ئەوە شتێکی وەکو بڵێ وتاربێژەکانە و کەسایەتێکی گرنگ نەبوو، وا دیارە حەسەبە ئەمەی کە لێرە دەوتێت. هەر لەبەرەوە تەبان وتاربێژەکان خۆیان ناوی خۆیان گۆڕیوە بۆ سۆفستایی و ناوەکەیان نزیک کردوێتەوە لە ناوی فەیلسوفەکان، ینی کاوانی ئەوی شەر مۆزوعەکە لە دانایی و ئەوانەوە نزیکە وشەکە وشە گریکەکە، ینی ناوەکەی خۆیان گۆڕیوە بۆ شتێکی تر بۆ ئەوەی چی بکەن، لەبەرەوە ڕازینین بە ناوی وتاربێژ بانگ بکرێن، بەڵام خۆشیان دەزانن چین، دەزانن وتاربێژن. ئەمە تەکستەکە ئاوایە گۆرگاس دەڵێ سوکرات هونەرەکەی من وتاربێژی و مامۆستای فێرکردنی ئەو هونەرەشم. دوایەوە سوکرات پێی دەڵێ دەیکەوە بێت دەبێت پێ وترێ وتاربێژ. گۆرگاس دەڵێ سوکرات گەر تۆ بە وتاربێژ ناوم بێ ئەوە بە دڵنیاییەوە من وتاربێژێکی بەتوانام و هاومەروتنی شانازیشی پێوە دەکەم. تەمان سوکرات ئەگەر لێرە تێبینی بکەین پرسیارەکەی سوکرات لە شوێنێکەوەی، بەڵام وەڵامەکەی گۆرگاس لە شوێنێکی ترەوە. ینی دایمە گۆرگاس لێرە ئەگەر تێبینی بکەین دەبینین گۆرگاس پرسیارەکەی
سوکرات بە ئیانە وەردەگرێت ینی وا دەزانێت پرسیارەکە پرسیارێکی سایکۆلۆژیە لە زمنی ئەوەی کە لە ناو وتاربێژە هەیە ینی سوکرات دەیەوێت لە ڕێگەی ئەمەوە بڵێ وتاربێژی شتێکی نزمە و تۆش وتاربێژی کەواتە تۆ کەسێکی نزمی بەڵام لە کاتێکا سوکرات مەبەستی ئەمە نیە ینی بە معنایەکی تر ئەگەر باتایە و گۆرگیاز لە شوێنی سوکرات وایە و سوکرات لە شوێنی گۆرگیاز وایە گۆرگیاز ئەو قسەیە بکردایە جوابەکەی ئاوا دەبوو کە گۆرگیاز دەیداتەوە ینی ئەو معنایی لە پشت ئەم پرسیارەوەیە ئەو مەبەستە نەگەڵ معنای ئەو مەبەستەی لە پشت پرسیارەکەەوە هەیە فعلەن ئەو مەبەستە دەبوو کە ئەم وەڵامەکەی بۆ دەداتەوە ئەمە چی دەگەیەنێ ئەمە ئەوە دەگەیەنە هیچ تاکو گۆرگیاز ناتۆتە ناو دیالکتیک هێشتا گۆرگیاز لە ناو چیا دەسوورێتەوە لە ناو سایکۆلۆژیای وتاربێژە دەسوورێتەوە هێشتا محکومە بەو جۆرە لە دۆخ کە وتاربێژە گۆری دەگرێت لەبەرەوە من بەنفعالەوە وەردەگرێت بە جۆرێک لاڵچوونەوە کاتێککە سوکرات دەڵێ دەیکەواتە من دەتوانم پێت بڵێم وتاربێژیت لە کاتێکا سوکرات ئەمە دەڵێ بۆ ئەوەیە دیاری بکات ئیشەکەی ئەو چییە و دواتر بۆ ئەوەی ئیشەکەی دیاری کرد و کاتە پرسیار لەبارەی ئیشەکەەوە دەکا ئەو ئیشەی کە مادام ئیشەکەت ئەوەیە و تۆ پێ دەوترێ ئەوە اینجا با بچینە ناو ئەم ئیشەوە بزانین چییە ئەم ئیشە و ڕۆشنی کەینەوە چییە تۆ چی دەکەیت لە ڕێگەی ئەمەوە و ئەم هونەرە چۆنە سروشتی ئەم هونەرە چۆنە ئەوەی کە ئینتاجی دەکا بەرهەمی دێنێت چییە و ئەوەی بەرهەمی دێنێ بۆ چی باشە خۆی چییە و بۆ چیش باشە ئەمانە هەمووی کۆمەڵە پرسیارن دواتر تەحقیقکردن لە چی لە وتاربێژی وەکو توانایەک وەکو تەکنیکێک کە ئینسان وەک سیستەمە وەری دەگرێت و دواتر دەتوانێت ئیشی پێ بکە و وا بکە کە قسەکانی بڕوا پێهێنەر بن ینی خەڵکی وا لێ بکە کە بڕوا بەو شتانە بێنن کە ئەم دەیان لێ ئیتر ئەو شتانە حکمیان لەسەر دەدا بە حکمێکی چاکیان لەسەر بدا یا خراپەوە گرنگ نییە گرنگەوەیە کاتێکەوتی ئەو شتە ئاوایە و حکمی لەسەردا ئەگەر بە خراپی حکمی لەسەردا خەڵک بڕوا بکە ئەو شتە خراپە ئەگەر بە چاک حکمی لەسەردا خەڵک بڕوا بکات کە ئەو شتە خراپ بەڵام تاوان سوکرات بە شوێنەوە دەگەڕێ بزانێ ئەم هونەرە چییە و بنەماکەی چییە و دوایەوە کە دامەزرا و کاری کرد کارەکەی چییە و بۆچی باشە خەڵک پێویستی بەم هونەرە چییە و پێویستەیەتی بە هونەرە چییە بەڵام گۆرگیاز ئەمە وا نابینێ گۆرگیاسەر وا دەزانێ سوکرات یەکێکە لە بەرامبەری ڕاوەستاوە بۆ نمونە پزیشکێکە هاتووەتە بەردەم گۆرگیاز منافەسەیەوەی لەگەڵ دەکات دەڵێ ئیشەکەی من لە ئیشەکەی تۆ زۆر بەرزتر و زۆر مهمترە وەکو ئەو کێشەیە کە لە بینی کەسە پیشەیەکان هەیە فەرزن پزیشکێک کەس دەکات شتێکی زۆر گرنگترە لە مامۆسایەکە لە مەکتەب خەڵک فێری شت دەکات یا ئەو بەرزی و نزمی و پلەداریەی کە لە هێنا هەیە لە زانستە پیشەیەکانە هەیە بۆ نمونە ئەندازیاری شتێکی بەرزترە لە ئابووری فلان بەرزترە لە فلان تاوان ئەم بەهایانە هەمووی بەهای هێنن بەهان لە ناو شتەکە خۆیانی زانستەکە خۆی بەڵکو بەهان لە دەرەوە دراوە بۆ زانستە مادام لە دەرەوەش دراوەەوە بە پێی چی بە پێی شوێنەکان و بە پێی بازاڕی ئەو ئیشە بەهای زانستەکانیش دەگۆڕێت جا لێرە گۆرگیاز وەکو وتمانی شتاکو لە ناو وتاربێژیدایە وەکو وایە دوو وتاربێژ کەوتبنە ناو گفتوگۆ بەڵام ئەو کاتە کە دوو وتاربێژ دەکەونە ناو گفتوگۆ لە ڕاستیا وەکو دوو کەس نین کە دیالکتیک دەکەن لە ناو دیالکتیکن ئەمانە هەر بە وتاربێژی دیالکتیک دەکەن یانی چی یانی ئەم قسە دەکا نابیسێ وتاربێژ نابیسێ بۆچی چونکە تەموو تەرکیزی لەسەر ئەوەیە چۆن قەنەعات بێنێ بە بەرامبەرەکەی وتاربێژەکەی تریشکە ئەگەر وتاربێژ بێ ئەویش بە ئەمان شێوە چی دەکا نابیسێ هەر ئیشی لەسەر ئەوەیە چونکە ڕاهاتوو خەڵکێکە بێ گوێی لێ بگرێ و قەنەعات بۆ خەڵکە بێنێ لەسەر شتێک ئێتەوە خەڵکە بۆی نییە پرسیار بکە و قسە بکە و بێتە ناو گفتوگۆ لەبەر ئەوە کاتێک دوو وتاربێژ دەکەونە ناو
بەرامبەر یەکتری لە ڕاستیدا دیالکتیک نایەتە ئاراوە و جەنگێک ململانەیەک دێتە ئاراوە کە نامانگەیەنێ بە نەتیجەوە هیچ شتێک ڕوو ناکەوتەوە لەبارەی بابەتەکەەوە بەڵام سوکرات ئەو هونەرەی کە ئەو ئیدعای دەکا هەیەتی ئەوە دەکاتەوە بە بابەت و لە بەردەم یادای دەنێ و دەڵێ وەرە ئەمەم بۆ ڕۆشنکەرەوە ئەمە کە لێرایە چییە؟ من ڕوونکردنەوەی ئەمەم دەوێت من مەوزوعەکەم ئەوە نییە ئەمەی کە لێرا ئێمە کردومانەتە بابەتی بیرکردنەوەمان ئاریا چاکە خراپە بەرزە نزمە چییە؟ تۆ شانازی پێوە دەکەی شانازی پێوە ناکەی ئەمە بابەتی من نییە تامان ئەو گۆرگاز دەڵێ وەکو هۆمەر یەکێکە لە شاعرە گریکیەکانەوانێتدا هۆمەر دەڵێ وتەیەکی هەیە دەڵێ لەبارەی ئەو شانەوە کە هەیە دەڵێ من شانازی دیارە یەکێک لە پاڵەوانەکانی ناو ئەفسانەکانی کە و بە شعر باسی دەکات ئەوەی پێ وتراوە کە تۆ فلانە شتی ئەویش وتوێتی من شانازی دەکەم بۆەوەی کە فلانە شتم ئەمە تەبان لای خۆشمان ئێوە لە قسەکردنی خەڵکە بیستوتانە فەرزان کەسێک بیستویەتی ئێهانە بکە بە پیشەی ئەوی تر شتێکی پێ وتووە توێتی جا تۆ چیت تۆ ئەوەیت ئەویش وتوێتی جا من شانازی دەکەم بەوەی کە ئەوە بەوپەڕی متمانە بەخۆوە ئەمیش شتەکە وا وەردەگرێەوەی سوکرات بۆیە هەر ئاوا وەڵام دەداتەوە دەڵێ چی دەڵێ چۆنت پێخۆشە ئەگەر پێت خۆشە وا ناوم بێنی وا ناوم بێنە من وتاربێژم و شانازیش بۆەوە دەکەم کە وتاربێژم سوکراتی شەراوا باینەکەی خۆی لەسەر ئەساسی ئەو بیرکردنەوە ئەو مەبەستەی کە خۆی هەیەی کە عیبارەتە لە ڕوونکردنەوەی ئەو بابەتەی کە خراوەتە ناو گفتوگۆوە دەڵێ دەی منیش ئەوەم دەویست بەڵام تەمەنەم کە دەڵێ منیش ئەوەم دەویست تێگەیشتەکە بەرامبەر گۆرگیاز ئاوا لێی تێناگا کە دەڵێ ئەو مەبەستەی کە ئەمەیەتی لەوەی کە ئەم قسەیە دەکا ئەو وا لێی تێناگا ئەو وا لێی تێدەگا کە ئەم فعلەن مەبەستی ئەوەیە ئەو بڵێ من وتاربێژم و کە وتیشی وتاربێژم ئەمە ینی کەمی کردوێتەوە ینی ململانەیە لەسەر ئەوەی کە کێ بچووک دەکاتەوە کێکێ زاڵ دەوێ بەسەر کێ تێبینیەوە بکەن کاتێک سوکرات پرسیار دەکا یا قسە دەکا لەکوێ قسە دەکا و کاتێک گۆرگیاسیش جواب دەداتەوە لەکوێ جواب دەداتەوە تاوان ئەمە تێکستەکە هیچ شتێکمان لەم بارەوە پێ ناڵێ بەڵام ئێمە دەتوانین دەرکی پێ بکەین لە ڕێگەی چۆنیەتی جوابدانەوەکەوە و ئێمە دەبینین لێرە گۆرگیاز هەر بە چۆنیەتی جوابدانەوەکەی پێوەی دیارە بە هەڵچوونەوە جوابی سوکرات دەداتەوە وەکو وابێ سوکرات بەو شتە ئێیانەی کردبێت و ئەمیش دێت بەرگری لە خۆی دەکا بەڵام چۆن دەچێت ئەو پێی دەڵێت تۆ وتاربێژی ئەویش دەڵێ ئامن وتاربێژم و شانازیشی تۆ دەکەم جا ئەوەیە سوکرات دەڵێ ئەوەی منیش دەمویست هەر ئەوەیە کە تۆ بۆمان دیاریکەی تۆ چیت و ئیشەکەت چییە ئەو دەیوێت ئەمە بڵێ ینی تەرکیزی لای ئەمەیە بەڵام گۆرگیاز دەڵێت مادام پێت خۆشە هەر بەو ناوە بانگم بکە ینی ئەم دایمە باسی ئەوە دەکا کە تۆ حەز لەوە دەکەی پێت خۆشە فلان یانی شتەکانی هەمووی سایکۆلۆژین لە کاتێکا سوکرات مۆزوعەکەی ئەوە نییە دەیەوێ بەو بڵێ وتاربێژ پێی خۆشە بچووکی بکاتەوە وەکو وابێ وتاربێژی ئیشێکی نزم و بچووک بێت ئەو دەڵێ من پێم خۆشە کە تۆ ئاوا ئیشەکەی خۆتت دیاری کرد وەتوانیت پێم بڵێ تۆ چیت بۆ ئەوەی بتوانین گفتوگۆکە دەست پێ بکەین دوایەوە سوکرات تەبەن هەر لەسەر ئەو شێوازەی خۆی کە هەیەی و ئەوەی کە لە بیرکردنەوەی خۆیان هەیە ئەو مەبەستەی کە هەیەی لە ناو گفتوگۆکەیە دەردەکەوێت دەڵێ باشە تۆ دەتوانی خەڵکی تریش بکەیت بە وتاربێژ کە پێشترە و دەڵێ من خەڵکی تر دەتوانم و تابەکەش یاماشت دەڵێ گۆرگاسیش دەڵێ بەڵێ دەتوانم ئەوەش کامیشە بانگێشتم بۆ کردو ئەوەیە من نەگەر لە ئەسینا لە هەموو شوێنێکی تریش دەتوانم ئەم کارە بکەم ئەم جوابەی گۆرگاس کاتێک کە بیری لێ دەکەینەوە هەست بەوە دەکەین کە گۆرگاز دایمە دەیەوێت چی بکات دەیەوێت خۆی وەکو ئینسانی کەسێکی بەهێز لە نیشان بدات
یعنی دەڵێم من ئاوا بەتوانم و توانەکانی خۆی هێزی خۆی نیشان دەدا کە تۆ ینی فەرزەن لە جاتی ئەوەی کەسێک لە کەسێک دەپرسێ ئەو شتە چییە دەبێت بۆ ڕوون کاتەوە ئەو شتە چییە بەڵام کاتێ دێ ئەو کەسە دەڵێ ئەو شتە شتێکی باشە و بەهێزە و ئاوایە ینی وەسفی دەکات ئیتر لەوە دوورمان دەخاتەوە کە ئێمە بتوانین بیرکردنەوەمان لەسەر ئەوە بمێنێتەوە کە پێویستە ڕوون ببێتەوە ینی ئەمە جۆرێکە لە بەلاڕێبردنی بیرکردنەوە لەوەی کە دەبێت لە ناو بیرکردنەوە بێت ڕۆشن بێتەوە تاوان کاتێک کە سایکۆلۆژیا مداخەلە دەکات لە ناو بیرکردنەوە و ئینفعالات و ئەوەی ڕەبتی بە خۆشی و حەز و ئەمانەوە حەز دەکەمە و شتە وا بێت و پێم خۆشە و ئەوانە یەکسەر بیرکردنەوە تۆ لە ناو دۆخی بیرکردنەوە دەردەچیت یعنی ئەو ناوچەیە کە بیرکردنەوە تایە ڕوودەدا زۆر جیاوازە لەو ناوچەیە کە مۆزوعی ئەوەی کە سایکۆلۆژیە تایە لە ئینسانە پەیا دەبێت حەزکردن و وەکو بڵێ ئەوەی کە بتەوێ شتێک یعنی لە ڕووی سایکۆلۆژیۆ پیشاندەی دایمە ئەو شتە لە ناو جۆرەك لە ململانەیە و تۆ دەتەوێت هێزی ئەو شتە و توانای ئەو شتە پیشاندەی گەورەی بکەی یا بچووکی کەیتەوە وەکەوەی کە لەوانەکەی پێشوا باسمان کرد کە ئەرکی وتاربێژی چۆن شتەکان چی لێ دەکات بەڵام دیالکتیک هەوڵ دەدا لێرە چی بکات ئەو لەگەڵ بوونە و لەگەڵەوەی تریشان بەرامبەر بوونەوەیە ینی لێرە دایمە سێردەکەی گۆرگیاس پێویستی بەچیە پێویستی بە دوژمنێکە لە بەرامبەریان ڕاوەستێ جوابەکانیشی وەکو ئەوە وایە جوابی کەسێک بداتەوە کە لە بەرامبەریا بەرامبەر ئەو قسە دەکات ینی وەکو جۆرەکە لە بەرگریکردن لەخۆ لە ڕێگەی تەبان نیشاندانی هێزەوە ئەو دەڵێ من بانگێش دەکەم بۆ ئەوەی کە دەتوانم خەڵکی تریش وا لێ بکەم کە بتوانن ببنە وتاربێژ و ئەو توانایەیان تیا دروست دەکەم کە بتوانن وا لە خەڵکی بکەن بڕوا بە شتێک بێنێ کە ئەم کەسە خۆی دەیەوێ ئەو کەسە بڕوای پێ بێنێ کە ئەو شتە ئاوایە و بە جۆرێکی ترنی ینی لێرە ئەو هەر توانای وتاربێژی دیعای ئەوە دەکا کار توانای وتاردانی نییە توانای چیشی هەیە توانای ئەوەی هەیە ئەو توانایەش لە کەسەکانی ترا دروستکە ینی بیگوازێتەوە بۆ کەسەکانی تر و ئەمەش دەڵێت لە هەموو شوێنێک دەیکەم وەکو کەسێک کە ئاوا ناسراوە کە شتێک لە شتەکان دەزانێت بەڵام گومانی ئەوەی لێ دەکرێت ئەو شتە لە زبار و دۆخێکی دیاریکراوە بتوانێت بیکە ئەمیش وەکو ئەو وا بێت سوکرات گومانی لێ بکە کە ئەو دەتوانێت ینی گومانی لێ بکە لەوەی کە ئەو دەتوانێت لە هەموو شوێنێک ئەم کارە بکە ئەویش بۆیە دەڵێ من دەتوانم لە هەموو شوێنێک لە هەموو وڵات نەگەر لە ناو ئەسینا لە دەرەوەی ئەسیناش و لە وڵاتەکانی تریش من دەتوانم ئەم کارە بکەم ینی کارەکەم شتێک نییە کە من مەهارەتم تایە نەبێت کەسێکە لە کارێکە لە ئیشێکە لێ هاتووە ئەو کەسەیە کە دەتوانێت لە هەموو زروفێکە کە هەیە ئەو ئیشەی خۆی بکە ئەویش دەوێت ئەمە نیشان بدە بەڵێ من لێ هاتوویم لەو کارە لە وتاربێژیا و لە مامۆست لەوەی کە خەڵک فێری وتاربێژی بکەم وای لێ بکەم ئەوتوانایەتیا دروست بێت من لە هەموو شوێنێک دەتوانم ئەم کارە بکەم تەمەنە هەمووی چییە؟ هەمووی سێر دەکەین پیا هەڵدانە بە خۆیا و نیشاندانی توانای خۆیەتی و لە کاتێکا سوکرات ئەو بیرکردنەوەی لە شوێنێکی ترە دەیەوێت ئەوەی کە هەیە ڕۆشن بێتەوە ئەمە دایمە ببینن ئەو جیاوازیەی لە بینی ئەوەی کە لە ناو وتاردانایە لەگەڵ ئەوەی کە لە ناو دیالکتیکایە ئەمە جیاوازیەکەیە ئەوەی لە ناو دیالکتیکایە دایمە چاوی لەوەیە ئەوەی کە هەیە بۆتە بابەتی بیرکردنەوەکە ڕۆشن بێتەوە و دەرکەوێت ئەوی تریان چاوی لەوەیە دایمە ئەم شتە بخاتە ناو ململانەوە لەگەڵ شتەکانی تراو بۆ ئەوەی بەرز پیشانیدا بەهێز پیشانیدا یا شتێک لەمانەی کە هەیە دوای ئەوە بزانین چی ڕوو دەدات ئەڵێ سوکرات دەڵێ گۆرگیاس دەتوانین هەر ئاوا
بە شێوەی پرسیار و وەڵام درێژە بە باسەکە بدەین و قسەکردن لەسەر باسەکە بە شێوەی وتاردان وەک ئەوەی کە پۆلس لە سەرتاوە کردی بخێنە کاتێکی تر گەرپەیمان دەدەیت ئەمەت پێ دەکرێت ئەمەت پێ بکرێت دەبێت پەیمانەکە نەشکێنیت و وەڵامی پرسیارەکان بە کورتی بە کوردی بدەیتەوە. جا لێرە ئەو هەر لە ناو دۆخی وتاردانایە گۆرگیاس لە جوابەکانی بەڵام چییە؟ جوابەکانی کورتن. سوکرات کە لێرە پێی دەڵێ بە جوابەکانت کورت بێ مەسەلەکە لەوە نییە کە بڵێ جوابەکانی کێشەی لەگەڵ وەڵامی درێژا بێ. مەوز درێژ دادڕیەکەی گۆرگیاس شتەکە ڕوون ناکاتەوە، یانی شتەکە بەرز دەکاتەوە بەشان و باڵیا هەڵدەدا وەسفی دەکات، ینی بۆمان ڕوون ناکاتەوە. سوکرات دەیەوێت پێی بڵێ دەیەوێت ڕێگایی لێ بگرێت تاوەکو بەرەبەرە بێتە ناو دیالکتیکەوە نەک لە ناو وتاردانا بمێنێتەوە، چونکە ئەو لەوێ دانیشتووە بۆ ئەوە دانەنیشتووە کە ئەم وتاری بۆ بدات. هەر لە سەرەتای هێنەکەوە لە سەرەتاوە کە سوکرات دەچێت بۆ لای ئەوە ڕۆشنەکە گۆرگیاس دیعای ئەوە دەکا هەر پرسیارێکی لێ بکەن جوابی دەداتەوە، ینی دەشتوانێت دیالکتیک بکات. و بۆیە پەیمانەکەیان وایە کە گۆرگیاس دیالکتیک لەگەڵ سوکراتە بکە نەک وتاری بۆ بدا. لەبەرەوە سوکرات حەقی ئەوەی هەیە کە بە گۆرگیاس ینی یارمەتی گۆرگیاس بدا بە هەر شێوەیەک لە شێوەکان تا بکەوێتە ناوچەوە تا بکەوێتە ناو دیالکتیکەوە. بۆچی؟ چونکە وەڵامی پرسیارەکەی ئەم لە ناو دیالکتیکا دەدرێتەوە لە ناو وتاربێژیان نادێتەوە. سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی ئەوەیە ئەو وەڵامانەی کە وتاربێژەک دەیانداتەوە ئەو وەڵامانە هەمیشە وەڵامی حازرن، وەکو گۆرگیاس خۆی لە پێشتر دەڵێ من چەند ساڵێکە هەر کەس پرسیار دەکات پرسیارەکان هیچی تووشی ڕاشلەکانم ناکاوە هەموو وەڵامەکانیان حازرە و دەیدەمەوە. تاوان لێرە شتێکی تریشی تایە ئەم مەقتەعە دەڵێ هیوادارم ئەوەی کە ئێنا ینی جوابەکانت بە کورتی بدەیتەوە و وەکو ئەوەی کە پۆلسە و خوتبەیەیدا ئەو وتارەیدا لەسەر هونەرەکە ئەمە هەڵگرین بۆ کاتێکی تر کێشە نییە. ئێستا کاتی دیالکتیکە کاتی وتاردان نییە. لە کاتێکی تراوە من دادەنیشم تۆ وتاری خۆت بڵێەوە ئەوە ئاساییە. بەس ئێستا ئێمە خەریکی کارێکی تری من پرسیارێکم هەیە لەبارەی ئەوە کە شتێکەیە دەبێت ڕوون بکرێتەوە و ئەمەش لە ناو دیالکتیکە نەبێت ڕوون ناکرێتەوە. تاوان لێرە گۆرگیاس هەر بامان شێوە ئەمەی کە سوکرات لێی داوا دەکا دەڵێ وەڵامەکەت کورد بێ مەبەستی سوکرات شتێکە، بەڵام گۆرگیاس جارێکی تر ئەمە دەباتەوە ناوچی ناو وتار دانەوە بە ینی لۆجیکی وتاربێژی یا بەو سیستەمەی کە لە ناو مێشکیان ڕێکخراوە بۆ دامەزراوە بۆ وتاردان هەر ئەوەی کە سوکرات دێڵێ یەکسەر ئەمە ئەو دەیباتە ناو ئەو سیستەمەوە لەوێ دەبینێتەوە لەبەرەوە هەرچی شتێک لەم بارەشەوە دەڵێ هەر دەکەوێتە ناوچەوە ناو مۆزوعی بەرزکردنەوە و بە توانایی خۆی و ینی ئەوەی کە بە شانوباڵی خۆی هەڵدەدا. ینی لە چی دەرناچێ؟ ئەو هیچ تاکو هەر لە وتاردان دەرنەچووە. هەر خەریکی وتاردانە بەڵام فۆرمەکە فۆرمی گفتوگۆیە و ئەم جۆرە لە گفتوگۆ زۆرە بە ناوی گفتوگۆوە کەسەکان ینی وادین دەکەن کە گفتوگۆ دەکەن بەڵام لە ناو چیان لە ناو وتارداندا و زۆرێک لەو گفتوگۆیانەی کە ئێمە ناومان ناوە گفتوگۆوە وەکو گفتوگۆ سێری دەکەین وەکو دیالکتیک لە ڕاستیا چین وتاردانن بەڵام خۆیان بەچی پۆشیوە؟ بە گفتوگۆ پۆشیوە کەوانە گفتوگۆن. ئەوەی کە هەمووی ئەوەی کە دەیبینی لە میدیاکانە یا لە هەر شوێنێکی ترە ئەوەی کە لای خۆشمان جاری وە هەیە ناو دەندێ ئەمە ناو دەندێ چەلەحانی وەرنەکرد لە میدیای کوردیا لە میدیاکانی تریش ئەمە بە ڕۆشنی دەبیندێەوە ئەم جۆرە لە وتاردان کە لە فۆرمی گفتوگۆ هەیە جمهورێکی جەماوەرێکی زۆری هەیە و خەڵکێکی زۆر سەیری دەکات. بۆچی؟ چونکە گفتوگۆ نیە لە ڕاستیە، چونکە ئیش لەسەر ئەوە دەکا کە ئەم دوانە کامیان زاڵ دەبێ بەسەر ئەوی تریانە، کامیان دەتوانێت هێزی خۆی نیشاندا لە بەرامبەر ئەوی تر وەکو ئەوەی کە دوو پاڵەوان لە
ساحەی شەڕابن بۆ ئەوەی هێزی خۆیان بەرامبەر یەکتری تاقی بکەن. زانین گۆرگاس چۆن ئەمەش جارێکی تر دەباتەوە ناو وتاربێژی و لەوێەوە جارێکی تر قسەی لەبارە دەکاتەوە. سوکرات گۆرگاس دەڵێ سوکرات بۆ وەڵامی هەندێک لە پرسیار ڕوونکردنەوەیەکی زۆری پێویستە، بەڵام لەگەڵ ئەوەشدا من هەوڵ دەدەم تا بکرێ بە کورتی وەڵامیان بدەمەوە، چونکە یەکێک لەو شتانەی شانازی پێوە دەکەم ئەوەیە کە هیچ کەسێک نییە بەقەدەر من بتوانێت بە کورتی و بە پوختی وەڵامی پرسیارەکان بدات. لێرەش ئێمە هەر هەمان ینی بیرکردنەوە دەبینین لە بابەتەکە، و لێرەشە و دێت بە شان و باڵی خۆیان هەڵدەدا کە من کەسێکم هەر لە ناو ئیشەکەی ئێمە یەکێک لەو هونەرانە هەیە کورت بڕیە، دەبێ ئەو کەسە فێری ئەوە ببێت بە کورتترین وتن وەڵامی شتەکان بداتەوە و نابێت زیادەڕەوی بکە. ئەمە تەمەن لاگەر ئینتان کردوێت لە ناو مۆزوعی هەر ڕەوانبێژی و وتاربێژی ئەمانە هێنن مەرجی وتاربێژن، یعنی کە دەبێت کەسێکی کورت بڕبێ نابێ وا بکە درێژە بە بابەتەکە بدا کە دەوروبەرەکەی وای لێبێ خەوی لێکەوێ، دەبێت زۆر بە کورتی وەڵام بداتەوە و قسەکەشی کە دەیکا مقنع بێ، وا بکە کە بەرامبەرەکە باوەڕ بێنێ، ینی دەبێت بە کەمترین وزە زۆرترین قەناعەت دروست بە. جا لێرە ئەو دەڵێ ئەوە لە ڕاستیە مۆزوعی خەمت نەبێت سکرات، ئەوە یەکێکە لە شیشەکانی ئێمەی وتاربێژ کورت بڕین، و من بۆ خۆم وەکو وتاربێژێکی لێهاتوو کە مامۆسای وتاریشم فێرکردنی وتاربێژیم، من توانایەکی لە ڕادە بەدەرم هەیە لەوەی کە بتوانم شتەکان بە کورتی وەڵامی پرسیارەکان بڵێم، یا هەر شتێک بمێ بە کورتی بڵێم، و شانازیش بۆەوە دەکەم کە من ئاوام، ئەوە یەکێکە لەو شتانەی کە من شانازی پێوە دەکەم، لەبەرەوە ترسم نەبێ من بە کورتی وەڵامت دەدەمەوە. تەبعاً لێرە مەسەلەکە بە کورتی وەڵامدانەوە نییە. جا ئەو دێ دەڵێ هەندێک لە پرسیارەکان ڕوونکردنەوەیەکی زیاتریان دەوێت، بەڵام من هەوڵ دەدەم ئەوانیشتی بکەم کورت بکەمەوە. یعنی وا تەسەوەر دەکرێ وا بیر دەکاتەوە کە لێهاتووی خۆی مەهارەتی خۆی پیشان دەدات بەوەی کە دەتوانێت شتەکان کورت بکاتەوە. ئیتر لێرە بابەتەکەەوە نییە کە فعلەن ئەو شتە ڕوون دەکاتەوە، یانی چی؟ یعنی ئەوانش کە ئەو پرسیارانش کە پێویستیان بە ڕوونکردنەوەیکی زیاترە، من ئەوانی شەڵ دەدەم کورت بکەمەوە. ینی ئەم هونەرەی کە ئەم کەسە هەیەی هونەری ڕوونکردنەوەی شتەکانیە. هونەری چییە؟ هونەری کورتکردنەوەیانە، هونەری کۆمەڵێ تەکنیکە کە ئەو بەکاری دێنێ لە قسەکردنە. هەر لێرەشا ئێمە دەبینین ئەو هەر لەسەر چییە؟ لەسەر ڕێڕەوە وتاربێژیەکەی خۆیەتی، ئەو ڕێڕەوەی لە قسەکردنا وتاربێژی وتاردان هەیەی، ینی وتاربێژی هەیەی لە وتاردانە، کاتێک کە وتاربێژە وتار دەدا ئەو ڕێڕەوە دەگرێتە بەر، ینی تەمرینی ئەوەی پێ دەکرێت چۆن بتوانێت بە کورتترین ڕستە گزارش لە شتێکەیە بیکات. تەبان ئەمە دواتری شوەتە ناو زانستی تازەوە لە بڵێنەوەی کە ئێستا پێدەوتێ زانست، لە مناقەشاتی زانستیا تۆ دەبێ بە کورتترین شێوە وەڵام بدەیتەوە، دایمە کات نییە بۆ قسەکردن، دەبێت کورت بڕبی. ئەوە تەبان کورتبری شکاتیا ڕوودەدا، ئەو کاتێک تۆ کۆمەڵی ئەنجامت هەیە دیان لێیت، ئەلێرایتر تۆ خەریکی بەحس و لێکۆڵینەوەی لە ڕاستیە. یعنی تۆ کاتێک دەتوانانی بە کورتی شتێک بڵێ، دەبێت شتانێکە بێ حاضر بێ، وەڵامی حاضر بەدەست لە بەردەستا بێ. ئەم کورت بڕیە تەبعاً بۆ ئەو پرسیارانەی کە داوای زانیاری دەکەن، معلومات دەکەن، ئەم کورت بڕیە گونجاوە، بەڵام بۆ ئەو پرسیارانەی کە داوات لێ دەکەن بیر بکەیتەوە لە شتێک بۆی ڕۆشنی کەیتەوە، ئەم کورت بڕیە ینی هێن نییە، شتێکی گونجاو نییە، چونکە تۆ نازانی فعلەن بیرکردنەوە تا چەند دەڕوا، تا چەند دەتوانێت ئەم شتە بڕوا لەگەڵم شتا ڕوونی کاتەوە. ئەمەش معنایەوە نییە کە بۆ بیرکردنەوە وەکو بڵێ ئەمەی کە بیرکردنەوە دەیکات و ئەوەی لە دیالکتیکا دەکرێت درێژدا دەڕێە. ینی مەوزوعەکە لە درێژ دادڕیانە، ینی دوو شت هەیە دەبێت ئێمە لێکی جاکەینەوە، وە زۆر جار ئەم دوو شتە تێکەڵ دەکرێت. کەسانێک کە دەیانەوێت شتێک هەیە ڕوونی کەنەوە،
ئەمە ڕێگەی لێ دەگیرێت کە ڕوونی بکاتەوە بە حکومی ئەوەی نظام سیستەمێکەیە پێی دەڵێ محکومی دەکات بەوەی کە لە کەمترین کاتە قسەکانی بکات و ئەو وشەتان زۆر بیستووە کە کات نەماوە لێرە ئەمانە تەمان ئەو کەسانەش دەتوانن بچنە ژێرباری ئەو سیستەمە و قسەی خۆیان بکەن کە معلوماتێکی ئامادەکراو لەلایەنە بەهۆی ئەوە کە دەزانن معلوماتەکەیان چەندەوە بە چەند دەوترێ چەند کاتی دەوێت بۆ وتن دەتوانن بچنە ناو ئەو سیستەمەوە لەوێ یانی شتەکە هێنکەن بکەن وەلەو کاتا کە بۆیان دیاریکراوە شتەکەتەوە یانی لێرە هەموو شتێک ئامادەکراوە کە ئامادەکراو بێ یانی ئەو کەسە لە کاتی گفتوگووە لە ناو بیرکردنەوە نییە هەر خەیاڵی لای ئەوەیە ئەو زانیاریانە چۆن بە کەمترین کات دەرببڕێت یعنی ئەم حزورەی لێرە ئەو کەسانە هەیەە حزوری ئینسانێکی بیرکەرەوە کە حزوری ئینسانێکی بیرکەرەوەش نە بۆ ئەو کاتە ئیتر تۆ شتانێکە دەیە بۆ وتنوتەواو تۆ پێویست دەکا گوێت لە بەرامبەرەکە نەگری بۆچی چونکە گوێت لە بەرامبەرەکە گرکە ئەو کاتەی کە پێویستە بۆ ئەوەی شتەکانی تیاڵی لە دەستی دەدەیت لەبەرەوەی تۆ دەبێت بە عکسەوە قسە بەویتر ببریتەوەکو تۆ زوو شتەکانی خۆت بخەیتە سەر ئینەکە ینی ڕوحەکە سەر مێزەکە ئەمە لێرایتر جۆرێک لە ململانێت دووز دەبێت جەنگ دووز دەبێت لەسەر کات بۆچی وەکو ئەمە وەکو ئێنە گوایە شتانێک وایە کە تۆ پێێتەوە حازرە و عەرزی دەکەی لە شوێنەکە و ئەویتر ڕێگرە لە بەردەمەوەی تۆ شتەکەی خۆت پیشان بدەیت و عەرزی بکەیت تۆش ڕێگری لە بەردەمەویترە و شتەکەی خۆی پیشان بدا عەرزی بکە جا ئەم حزورە لە ڕاستیە حزوری دوو کەسی بیرکەرەوە نییە لەوەی کە هاتوون پێکەوە بیان نەوێت بابەتێکە ڕۆشنیکەنەوە ئەمە لە حزوری دوو جەنگاوەردەچێت کە پاڵەوانیەتی خۆیان عەرز دەکەن بۆ جەماوەری لەبەرەوە ئەم جۆرە لە گفتوگۆ ئەمەیان کە هەیە ئەمەی کە وتاربێژیە لە قاڵبی گفتوگووە ئەمە دایمە پێویستی بە جەماوەرە و دایمە داوای جەماوەرێکی زۆر دەکەن بەڵام ئەویتر پێویستی بە جەماوەر نی یعنی ئەویتر دەکرێت دوو کەسە خۆیان تەنیا بن بکەونە ناو دیالکتیکەوە لەبەرەوە ئامانجی دیالکتیک هەر لە خۆیان کەسەکانە تەواو دەبێت بەڵام ئامانجی وتاربێژی لە دەرەوەی خۆیان تەواو دەبێت و ڕەبتە بە جمهورەوە چونکە کارەکەی ئەوەیە خەڵق قەناعەت پێ بێن و کارەکە ئەوە نییە کە دوو کەسە بگەنە حقیقەتی شتێک بۆ شتێکەیە بۆیان ڕوون بێتەوە ینی لە ناو دیالکتیکە جەماوەر پێویست نییە تۆ پێویستت بە چی نییە بە خەڵکێکە سیرکردن چونکە ئەوانەی سێر دەکەن ئەوانەی دەبنە سیرکرد دەبنە جەماوەر دایمە دەبنە جەماوەری چی جەماوەری دووشت کە لە بەرامبەر یەکابن و لە ململانەی زاڵبوون و سەیتەرەکردن لەسەر یەک بن ئەگەر ئەم دووشتە لە ململانەی و سەیتەرەکردن لەسەر یەک نەبن ئەو کاتە جەماوەر چێژ لەو یاریە نابینێ چێژ لەوە نابینێ سەیریکە ئەمە جیاوازی نێوان دیالکتیک و وتاربێژیە ئەو جۆرە لە وتاربێژی کە خۆی لە قاڵبی گفتوگۆ و گۆیان نیشان دەدا و خۆی وان نیشان دەدا ئەمە گفتوگۆیەکە ئەم دوو کەسە دانیشتوون بیر دەکەنەوە بۆ ئەوەی بگەنە حقیقەتی مەسەلەیە دوایەوە بزانین سکراچی دەڵێ گۆرگاز منی شەر ئەوەم لێ دەوێت ئێستا وەڵامەکانت بە کورتی و پوختی بدەرەوە و درێژە پێدانی وەڵامەکانیش بخەرە کاتێکی تر یعنی لەو دۆخی وتاربێژی وەرە دەرێ بۆ ناو دۆخی دیالکتیک ئەوی تر دواتر خۆت لە دەرەوە دەکەویتەوە ناو ئەو دۆخی خۆت ئەوە کێشە نیە بۆچی چونکە ئەم پرسیارەی من دەیکەم پرسیارێکە لە ناو دیالکتیکە دەخوازێ ئەو پەیوەندی من و تۆ پەیوەندێکی دیالکتیکی بێت پەیوەندی دوو وتاربێژ نەبێت یعنی گۆرگاز ئەم پرسیارەی من لە تۆ دەخوازێ بیر بکەیتەوە نەک معلومات بدەیت لە تۆ دەخوازێ بەرەو شوێنانێک بڕۆی کە شتانێکی حازر بەدەست نین لای تۆ و ئەم پرسیارە تۆ بۆ ئەوەی وەڵامی بدەیتەوە کۆی دیعا دەکەی هەموو پرسیارە وەڵام دەدەیتەوە شتێکی تر دەبێت بیکەی کە ئەمە بەو توانایی هەتە کە توانایی وتاربێژیە لە ڕاستیان ناکرێت بۆیە ئەوەی کە بەم توانای وتاربێژیە دەکرێت کە عیبارەتە لەو درێژدا دڕێی لە خودبەکانە هەیە کە وەسوی شتەکان و شتەکان بەرزەکاتەوە ئەوە بخەرە کاتێکی تر ئێستا با پێکەوە بەرەو ڕێگای دیالکتیک بگرینەوە
گۆرگاسیش تەبەن ئەم هەر دەڵێ بە کورتی ئەویش دەڵێ من زۆر شارەزام لەوەی کە بە کورتی قسە بکەم وە توانایەکی باشم هەیە یعنی ئەویش هەر لەسەر چییە هەر لەسەر دۆخەکەی حاڵەتەکەی خۆیەتی و لەسەر قسەی خۆیەتی ئەڵێ بە دڵنیاییەوە وا دەکەم خۆشت دەبینی کە هیچ کەسێک نییە بتوانێت وەک من بە کەمترین وشە وەڵامی پرسیارەکان بداتەوە تەبەن ئەم داواکردنە لەوەی کە من چۆن بە کەمترین وشە وەڵامی شتێک دەدەمەوە بە کەمترین وشە بەحسێک دەکەم بە کەمترین وشە نابێ وشەکان نابێ ئەو باسەی کە دەینووسم لە نووسینیشە دەڵێ دەبێ ئەوەندە وشە بێت یعنی یەکێک لەو شتانەیە کە تۆ پێویستە ئەوەیە کە تۆ بزانی بتوانی بە کەمترین وشە ئەو شتە باس بکەیت تەمان ئەمە کە هاتە پێشەوە یەکسەر تۆ تێدەگەی ئەمەی کە دەیکەیت لە ڕاستیە بیرکردنەوە و ئارگۆمنتی تیانە ئەمە کۆمەڵە دەرئەنجامە چونکە تۆ تەنها لەو کاتا دەتوانی ئاوا کار بکەیت کە تۆ کۆمەڵێ ئەنجامت هەیە لە ڕاستیە نەک خەریکی ساختکردنەوە و سەلماندنی بابەتێکی وە سەلمانی بابەتێک بە ئەرگۆمنت و چون بە شوێنە لە ڕاستیە ناتوانی تەحدیدی کەی بڵێ بەوەندە وشە تۆ دەبێت بگەیتە نەتیجەی ئەم مەوزوعە بەڵام کە شتەکان حازر بوون پێشتر کەسێکی تر شتەکانی کردووەوە گەیشتوتە کۆمەڵە نەتیجە تۆ دەتوانانی ئەم نەتیجانە بێنێ ڕەبتێک دروستکەی لە بینیانە و بە کورتین وتە دواتر دوای ئەمە بڵێ من لەگەڵ ڕێی فلانە کەسم و ئەمە وایە لە کاتێکە ئەم ئەنجامانەی کە کەسەکان پێی گەیشتون حتمما دەبێت لە ڕێگەی بیرکردنەوە و ئارگۆمنت و سەلماندن و ڕێڕەوێگەیە پێیان ڕۆشتبن تا گەیشتبن بەوە نانی بەمانایەکی تر وتاربێژی گەمەکردنە بە کۆمەڵی ئەنجام کە ئێمە نازانینە ئەو ئەنجامانە لەکوێوە کەسەکان پێیان گەیشتون و وتاربێژی نامان باتەوە سەر ئەو پرۆسەی گەیشتن بە ئەنجامەکان ئەو پرۆسەی کە بیرکردنەوە یعنی بیرکردنەوەکو پرۆسەیەک بەرهەمی دێنی ئەو ئارگۆمنتانەی کە لەویا دێنە پێشەوە شتەکەیان پێدەسەلمێندێت کە ئەو شتە ئاوایە ئەمە تەمان نابێت لە وتاربێژیدا ئەمانە بێنە ناو وتارەوە بۆ نمونە کەسێک خەریکی وتاردانە نابێ بێ بە کۆمەڵە بەڵگەشتانەگەیە بیسەلمێنێەوە دەبێ حکم بدا دایما هەموو شتەکان چیە حکمە ئەو شتە ئاوایە و ئەو شتە ئاوایە و وەسفکردنیەتی و بەرزکردنەوەیەتی دوای ئەوە سکرات دەڵێ زۆر باشە مادام تۆ خۆت دەڵێیت من هونەرەکەم وتاربێژە و دەتوانم خەڵکیش بکەم بە وتاربێژ دەتوانم بپرسم هونەرەکەی تۆ چییە؟ من گەر لە تۆ بپرسم هونەری ڕستن و چنین چییە تۆ بە ئاسانی وەڵامم دەدەیتەوە و دەڵێیت بۆ دروستکردنی جلوبەر گۆرگاسیش دەڵێ وایە سکرات دوایەوە دەڵێ ئاوازدا نەریشکاری ئەوەیە ئاوازدا بنێ گۆرگاس دەڵێ وایە سکرات دەڵێ ئای گۆرگاس چەند دڵخۆشم بەوەی کە بە کورسبڕیەکی تەواو وەڵام دەدەیتەوە تەبەن لێرە مەبەستی ئەوەیە تۆ یعنی مشارەکە ناکەی لەوەی کە دەمانەوە باسی بکەیت تۆ هەر دەڵێی وایە یعنی ئەمە ڕێک پێچەوانەیە یعنی پێچەوانەی ئەوە دەڵێ کە دەری بڕیوە بەس لێرە بزانین ئەمەی کە لێرە و لەم بەشەیە هەیە چییە طبعا سکرات نەگەر لە محاورە لە محاورەکانی ترە بۆ ئەوەی فعلا کەوێتە سەر ڕێگای دیالکتیک لەگەڵ ئەوی ترە شتانێکی هەیە دایمە دەهێنێتەوە طبعا ئەوەیش لەکوێ دەهێنێتەوە لە مۆزوعی پیشەکانە ئەو ئیشانەی کە هەن ئەوەی کە لە سەردەمی گریکا پێی وتراوە هونەرەکان طبعا بە پزیشکیش وتراوە هونەر و بە وەرزشش وتراوە هونەر و بە دارتاشیش وتراوە هونەر و ینی تەخنەی پێ دەڵێن بە یۆنانیەکە تەخنە ینی ئەو تەکنیکەی کە تۆ هەتە بۆچی بۆ کردنی ئیشک جا لێرە دایمە سوکرات ئەو پرسیارە دەکات دەڵێ فلانە کەس فلانە شت دەکات بۆیە پێی دەوترێ فلان یعنی ئیشەکە چییە وە کەسەکە باوەی ناوەکەوە بەوەی ئیشەکەیەوە چ ناوێک وەردەگرێت و ئەوەی ئیشەکە بەرهەمی دەیەنێ چییە بۆ نمونە
کەسێک دارتاشە ئیشەکەی دارتاشیە ئەوەی بەرهەمی دێنێ کورسی و مێز و فلان و ئەو شتانەیە جا ئەو لە کاتێک یەکێک لەو شتانەی کە کەسێک ئیدعا دەکا یەکێک لەو هونەرانەی هەیە ئەو دەیخاتە بەردەم ئەم پرسیارانە بۆ ئەوەی سەرەتا ئەوە دیاری بکە کۆمەڵە شتی بنەمایی هەن ئەساسی هەن دیاری بکرێن یەکیان کەسەکە چییە ینی بە چ ناوێک کاتێکە ئەو ئیشە دەکا چ ناوێکی هەیە کە دەڵێن چییە بۆ نمونە دەڵێن ئەندازیارە دەڵێن دارتاشە دەڵێن وەرزشکارە دەڵێن حامیە یا هەر شتێکی تر هونەرمەندە مۆزیک ژەنە بۆ نمونە کەسێری ئەمانە دەکەین هەر یەکەیان کەسێکە ئیشێک دەکا لە ڕێگەی ئیشەکەیەوە شتێک بەرهەم دێنێ ینی شتێک لە ئیشەکەی دەکەوێتەوە وەکاتی ئەم ئیشە دەکا و شتەکە لە ئیشەکەی دەکەوێتەوە بەوەی ئەم ئیشەوە ناوێکی لێ دەندێت کە ڕەبتە ناوەکە لە چی وەرگیراوە هەر لە ئیشەکە خۆیەوە وەرگیراوە وە سوکرا دەموو جارێت دێت لە لەو بابەتانەی کە یەکێک ئیدعا دەکات لە شتێکا شارەزایە ئیتر هەر پیشەیەک بێت ئەو دێت یەکەم جار دەیەوێ ئەوە دیاریکە ئەوەی بنەمایی ئەساسیە دیاریکە دوای ئەوەی تر دەچێتە ناو گفتوگۆوە جا لێرە شەمان شت لەگەڵ گۆرگیاسا دەکات دەوێت گۆرگیازەوەی بۆ دیاریکە ئەو چییە و ئیشەکەی چییە و ئیشەکەی چی دەکات ینی بۆ چییە ئەم ئیشە بۆ چ شتێکە لەبەرەوە نمونە دێنێتەوە لێرە بۆ ئەوەی گۆرگیاز شتەکەی لا ڕۆشن بێت لەسەر ئەساسی ئەو نمونانە ئەو هنا ینی وەکو بڵێ مۆدێلەکە وەرگێ و لەسەر ئەساسی ئەو مۆدێلە بتوانێت شتەکەی خۆی گزارش لێ بکە ینی بە جۆرێکی تر سوکرات یارمەتی گۆرگیاز دەدا لەبارەی کارەکەی خۆیەوە بێت بنەمای کارەکەی خۆی ئەوەی کە بنەماییە لە کارەکەیە دیاری کات و ڕۆشنی کاتەوە تاوان لێرە نمونەی بۆ دێنێتەوە دەڵێ من دەتوانم پرسیارت لێکەم گۆرگیاز پرسیارەکە من لە شتێکا بۆی باز دەکات دواتر لەبارەی ئیشەکەی خۆیەوە باسی دەکات دەڵێ گەر من لە تۆ بپرسم کەسێک کە ئیشی ڕسن و چنینە دەتوانم ئەو پرسیارەی لێکەم کە ئەگەر پێی بڵێم ئەو کارەی تۆ بۆ چییە ینی چی دەکات چی بەرهەم دێنێ ئەڵێ ئەو کەسە دەڵێ ئەم کارەی من ئەم ئیشەی هەمە جلو بەرگ دروست دەکات بۆ تۆ و ئەگەر ئێمە نەبین تۆ جلوبەرگ نییە لە بەریکەی لەبەرەوە ئێمە جلوبەرگی ئێوە دروست دەکەین ئەم کارەی من سوودێکی هەیە بۆ ئێوە کە عیبارەتە لە چی بەرهەمێکی لێ دەکەوێتەوە بەرهەمەکە جلوبەرگە ئەڵێ ئەگەر بە کەسێکی مۆزیک ژەن تاوان مۆزیک ژەن لەگەڵ ئاوازانەر جیاوازە ئەم لێرە دەڵێ ئاوازانەر بەس لاندێت لە تەرجەمەکان ئەم دوانە زۆر جار تێکەڵ دەکرێت دەبێت لێکی جاکەینەوە چونکە ئیشی مۆزیک ژەن ژەنینی ئاوازەکەیە ئەو خۆی ڕادێنێ ئاوازەکە بژەنێ دانانی ئاواز نییە بەس لێرە مەبەستی لە ئاوازدانەرە بۆ منیش بە ئاوازدانەر تەرجەمە کردووە ئەڵێ ئەگەر لەبارەی بە ئاوازدانەرێکیش بڵێنەرێ ئەو ئیشەی تۆ بۆ چییە بۆ چ شتێکە ینی بەرهەمەکەی چییە ئەوەی بەرهەمی دێنێ ئەوەی لە ڕێگەی ئەم ئیشەوە بەرهەم دێ چییە ئەویش دەڵێ ئەڵێ تۆ دەتوانی بە ئاسانی جواب بیتەوە کە ئەوەی ئەم ئیشەی ئەم دەیکا ئەوەی لێ دەکەوێتەوە ئاوازە وام ئاوازدانەرە ئاوازەکان دادەنێن کەواتە هونەری ئاوازدانان کە کەسەکەی ئاوازدانەرە چی لێ دەکەوێتەوە ئاوازی لێ دەکەوێتەوە و ئاوازەکان بەرهەم دێنێ و دروستی دەکات دایان دێن هە لێرە ئەگەر ملاحەزەتان کردبێ هەر یەکە لەو پیشانە هونەرانە دەبێ شتێک بەرهەم دێنێ شتێک دروست بکە شتێکی لێ بکەوێتەوە ئەم کەسە ئیشەکە دەکات بەڵام ئەم ئیشەی کە دەیکات لە دەرەنجامە شتێکی لێ دەکەوێتەوە جا لێرەوە ئەو دەیەوێت گۆرگیاز بخاتە سەر ئەو ڕێگایەی کە بتوانێت لەبارەی هەم ئیشەکەی خۆیەوە و خۆی چییە و ئەوەش لە ئیشەکەی دەکەوێتەوە چییە ڕۆشنی کاتەوە تاوان بۆ ئیشەکانی تر زۆر ئاسانە ئێمە بڵێن باشە فلانە کەس کە فلانە هونەری هەیە چی بەرهەم دێنێ بەڕەزان دارتاش کە دارتاشە پێدەوتێت دارتاش ئیشەکەی دارتاشیە چی بەرهەم دێنێ دیارە بەڵام کاتێک کە پرسیارەکە ڕوبەڕووی وتاربێژ دەبێتەوە دیاریکردنی ئەوەی کە وتاربێژی بەرهەمی دێنێ ئاسان نییە
ئەوە بۆیە سوکرات زۆر ماندوو دەبێت لەگەڵ یا هەتاوەکو بەرەبەرە ئەوە ڕۆشن دەبێتەوە ئەرە ئیشی وتاربێژ ئەوەی کە بەرهەمی دێنێ ئەم ئیشە بۆ چییە؟ تەمانە مەر خۆی بابەتەکە ئالۆزە لە ماسیە و سوکراتیش لە هەندێک شوێن ئاز دەکەم تووشی ئالۆزی هاتووە شتانێکەیە تێکەڵ کراون کە دواتر لەوانەکانی پێشووە گەر ڕۆشن دەکەین جا دوایەوە سوکرات دەڵێ دڵم خۆشە بەوەی کاوە بە کورتی وەڵام دەدەیتەوە ئەڵێ گۆرگاسیش دەڵێ دەی سوکرات بەردەوام بە زۆر بە متمانە بەخۆوە من وتم لە کوربڕیدا زۆر لێ هاتووم ئەوە هەر تەمان لەسەر بەزمی خۆیەتی سوکراتیش دەڵێ من خۆشحاڵم کە ئەوەت لێ دەبیستم یعنی خۆشحاڵم بەوەی کە تۆ ئەگەر وابێت کە ئاوا دێڵیت تۆ دەتوانین تر دیالکتیک بکەین و لەم دیالکتیکا شتێک کە من نایزانم بۆم ڕۆشن بێتەوە دەی بامان کوتبڕیەکەی خۆت وەڵامی ئەوە بدەرەوە کە وتاربێژی بۆ چییە؟ تاوان گۆرگاسیش لە وەڵامدا دەڵێ یەکەم وەڵام کە بۆ ئەمە هەیە چییە؟ ئەوەیە دەڵێ بۆ بەرەمێنانی وتنەکانە ینی وتەکانە ینی کەواتە ئیشی وتاربێژی لای گۆرگاس جارێ چییە؟ وتە بەرهەم دێنێ ئەی ئێمە ئەگەر سەرنجی ئەمە بدەین زۆر شتی تریشەیە هەر وتە بەرەم دێنێ دەبێت فعلەن وتنێک لە ڕێگەی وتنەوە کۆمەڵە وتە بەرهەم دێتاوەکۆ ئیشە بڕوە بۆ نمونە کەسێکە لەو بازاڕایە لە ڕێگەی وتنەوە چی دەکا؟ بازار دەکا ئیشەکەی دەکا ئەمیش وتە بەرهەم دێنێ ئایا هەر ئەمەندەیە لێرە تووشی کێشە دەبین ینی مەوزوعەکە ئەوە نییە کە چی بەرهەم دێنێ شتێکی تریشەیە کە لە دواتر فعلەن دێتە ناو باسکردنەکەەوە شتانێکگەیە ئە لێرە لە منتقا شتانێکی وردەن وە ئالۆزن دەبێت ڕۆشن بکرێنەوە جا سوکرات بەرەبەرە چی دەکا هەوڵ دەدات گۆرگاس خۆی و گۆرگاس پێکەوە بچن بەرەو ئەو شوێنە تاریکەی کە تاریکە تاوەکو بەرەبەرە ڕۆشن بێتەوە ئێستا یەکەم وەڵام بۆ ئەوەی کە ئەم ئیشەی تۆ بۆچی باشە ئەڵێ گۆرگاس دەڵێ بۆ باشە چونکە قسە دروستەکە ینی کۆمەڵە وتەیە کە لە ڕێگەی وتاربێژی و ئەم وتانە دروست دەکرێن وەکو چۆن وتمان لە ڕێگەی دارتاشیەوە کورسی دروست دەکرێت لە ڕێگەی فلانەوە فلان دروست دەکرێت لە ڕێگەی کاری ئاوازدانانەوە ئاواز بەرهەم دێ و دروست دەکرێت ئەمیش ئەڵێ ئەوەی کە وتاربێژی دروستی دەکات چییە؟ کۆمەڵە وتەیە کۆمەڵە قسەیەکە هەیە دا لێرە سوکرات شتەکە ورتر دەکاتەوە دەڵێ کام وتانە چونکە وتە زۆرە یعنی هەموو وتەیەک بەرەم هەر ئەو وتانەی کە ئێمە دەیان بیستین هەموو ئەمانە وتاربێژی بەرەمیان دێن و ئێستا هەر یەکە لە ئێوە ئەوانەی مامۆسان لە مەکتەب چی دەکەن؟ وتە ڕۆژانە وتە بەرەم دێنین ئێمە هەر هیچیش نەکەی ڕۆژانە ئێمە هەر وتە لە زمانمانەوە دێتە دەرێ ینی وتە ئینتاژ دەکەین بەرەمی دێنین تامان چۆن مسکی پێی وایە زمان دەستگای بەرەمێنانی وتێ یعنی ئێمە بە هەر جۆرە قسە بکەین چی بەرەم دێ؟ وتە بەرهەم دێ گۆرگاسیش بەوە پێناسەی بەرهەمی ئەم هونەرەی کردووە کە چییە؟ وتەکانی سوکراتیش لێرە دەبێ پرسیار بکە دەڵێ کام وتانە ئەو وتانەی کە نەخۆشێک ڕێنوێنی دەکەن بۆی تەندروستی بۆ خۆی بگەڕێنێتەوە یعنی پزیشکێک کاتێک کە نەخۆشێک دەچێت بۆ لای هەر لە ڕێگەی وتەوە پێی دەڵێ ئەم دەرمانانە دەبێ ئاوا بخۆیت و دەبێ خۆراک وا بخۆی تاوەکو تەندروستیت بۆ بگەڕێتەوە دەڵێ ئایا ئەو وتانن کە نەخۆشیەک ئەم وتانە لە دکتۆرەکە وەردەگرێت کە دکتۆرەکە پزیشکەکە بەرەمێناون وەکو تەمەەن کۆمەڵێ ڕێنمایی دواتر دەچێتەوە ماڵەوە بەپی ئەو ڕێنماییانە چی دەکا؟ چاک دەبێتەوە ڕێنماییەکان جێبەجێ دەکات تەمەنەمانە وتەی فرمانین ڕێنماین ئەوە دەبێ بخۆیت ئەوە دەبێ بکەیت ئەوە دەبێ ئەوە یانی شتانێکن دەبێ و کەسە بیکات وتەکان
ڕێنمایین بۆ ئەوەی ئەم کەسا شتێکەیە بیکە تا چاک بێتەوە. ئەڵێ نەخێر، یعنی وتاربێژی ئیشەکەی ئەوە نییە کە وەکو چۆن پزیشکێک ڕێنمایی دەدا بە نەخۆشەکانی بە وتە تەبان ڕێنمایی دەدا تا چاک ببنەوە. ئەڵێ سوکرات دوایەوە دەڵێ خۆ وتاربێژی بەرەمێنانی هەموو وتنێک نییە. تەبان زمان خۆی وەکو توانایەکە ئینسان وەری دەگرێت، هەر زمانێک هەموو وتەیەک بەرهەم بێنێت. یعنی کاری چییە زمان؟ زمان ئەو توانستەیە کە لە ئینسان وەری دەگرێت لە ڕێگەی ڕاهێنانەوە کە وەریگرت سیستەمێکە نظامێکە، ئەم نظام و دەستگایە چی دەکا؟ وتە لەبارەی هەر شتێکەوە هەیە دەتوانێت بەرهەم بێنێت. ئەڵێ ئایا وتاربێژی بەرهەمهێنانی هەموو وتەیەکە؟ وەرگاسیش دەڵێ بە دڵنیاییەوە نەخێر، یعنی هەموو وتەیەک بەرهەم نایەن، یعنی جۆرێکی تایبەت لە وتە هەیە بەرهەمی بێنێت. سوکرات دەڵێ بەڵام لەگەڵ ئەوەشدا وتاربێژی وا لە مرۆڤ دەکا کە لە قسەکردندا لێهاتوو بێت. ئەڵێ ئەمەیان وایە، یعنی تەمان کەسێک کە دەبێتە وتاربێژ ئەوە نییە کە وتە بەرهەم بێنێت. شتێکی تریشە، ئەویش چییە؟ دەتوانێت لێهاتوو بێ لە قسەکردنا. بەس لێهاتووی لە قسەکردنا لێرە بەڕاستی غموزی تایە، ینی ڕۆشن نییە. بۆچی؟ چونکە کەسێک لە قسەکردنا لێهاتووە ئاوا دێتە پێشچاو کە کەسێکە بەسەریعی دەتوانێت قسە بکات. یعنی چی؟ یعنی لە قسەکردنا ناگیرێت. بەڵام ئەمەی لێرە هەیە لەبارەی لێهاتووی لە قسەکردنا، لێهاتووی نییە لە قسەکردنا، لێهاتوویە لەوەی کە بە قسەکردن خەڵکی قەناعەت پێبێنی، یا باش ئەو شتە باسکەیت، نەک باش قسە بکەیت، یعنی لەفزەکان بۆ بکەیت. توانای زمانی نییە، توانایەکی زمانی نییە، توانایەکی ترە. ڕەوانبێژیە، قسە زانیە، لێزانینی قسەیە، چۆن نەک لێزانینی ئەوەی کە زمانێک بزانی قسەی پێ بکەیت، لێزانینە لەوەی کە چۆن قسەیەک لە فلانە شوێنە بکەیت بتانی بەو قسەیە شتێکەیە ئەنجامی بدەیت. یعنی لە یاریکردن بە زمانە چین لێهاتوو. ئەوانەی تەمەکە وتاربێژن. وەرگاسی ژنکاریەوە ناکات، دەڵێ وایە بێگومان دەبێت توانای ئەوەشان پێ بەخشێک کە بیر بکەنەوە تێبگەن لەوەی کە بە لێهاتووی قسە لەبارەوە دەکەن. هەلێرە بابەتەکە دەبێتە مۆزۆی بیرکردنەوە و تێگەیشتن